هاوڕێیان ئەو کاتتان باش هیوادارم باش بن بەرحاڵ کێشە نییە. بەڕێزانستان دە قسە و باز دەکەین لەسەر مەسەلەی ئیسماعیل سووسەی، مامۆستا ئیسماعیل سووسەی. ئێستا هەندە قسە و باز دەکەین لەسەر ڕەوشی مامۆستا ئیسماعیل سووسەی. ئەو زانیاریانە لای من هەیە چییە؟ ئێستا قسە و باز دەکەین. بەر لەوە یەکەم لەو پەیجەم لەلایەن هێمن لەهۆنی ببورن داوای لێبوردن دەکەم. ئێستا باشە. ئەو پەیجەکەی تەک پەیجەکانی ترم لەلایەن هێمن لەهۆنی تاقمەکەی مەسرور بارزانی ڕوبەڕووی هێرشی گەورەی ئەلکترۆنی بوویتەوە لەسەر ئەو هەڵوێستانەشمانە. دوو ئار بۆ زانین ئەوڕۆ تەلەفۆنم لە بابی هێمن لەهۆنی کرد، بەس بەو پەڕی ڕێزۆ گفتوگۆمان کردی و پێم گوت کەوەی کوڕەکەت دەیکا عینەن جاش استخباراتەکانە و بێتە ئەوڕۆپا ئەمە لێ خۆش نابین. وەشکاتیشمان لێ کردیەوە بە دواتچوون دەکەین و ئەوە شەرمەزاریە لە هەبوو هەموو لە ماڵەکەی، بەڵام دەرزانم بابیش لەو زەمانەی دەرەقەتی کوڕ نایە. هاوڕێیان خاڵەش کە بەر لەوەی بچم دەمەوێت لە 7 دقەیەک هەندێک قسە و باسی بەپەر بکەم. ئەوەی نوێترین هەواڵەوەی لەدەست من هەیە، پارتی بەرنامەیەکی هەیە چۆن مەحموود سەنگاوی و کوسڕە سوکاتی پێکردنە سەیتەرەکان سوکاتی پێکردن بڕێی نەدان. هەوڵە چوای هەیە لەگە چەند پەرلەمانتار چەند دیدەچی یەکێتی ئەوانەی کە دەزانیت لە هەولێرێ، یعنی پێگەیان هەیەیان ئەوە تا قسە دەکەن زۆر دیژی پارتیەک لەوانە هونەرمەندی پێشوو هەردی سەلاح و شیرین یونوس و بمنیان گوتێ چەند ناوەشکە شەیلۆت دەین، بەس ئەو دوو ناوەیان گوتێ ئەگەر هەیە پارتی ئیهانەیان بکاتی تر هەر ئیهانە وەکو هەموو تەب و ململانیان ئاوەتە ڕیش سپێکانی پارتی کەیفی زراریە و فەرمان دۆلارە و حەمید موختارە و حەمکۆیە و ئەوە ڕیش سپیەکانی پارتی و لۆگۆکانی پارتی هەولێرێ. هاوڕێیان مەسەلەی ئازادکردنی مامۆستا ئیسماعیل سووسەی کە بەناحەق 12 ساڵیان حکمدا و 6 ساڵ خەوختی بارانەیە. هاوڕێیان با بینە ئەوە وێرە بەر ئەوەیە بەرحاڵ ببورن بەناحەق کردیان بە داعش. ڕاستە فکرەکەی توندە، بەڵام لەسەر فکر نەبووە، زیاتر لەسەر ئەوە بوو کە وتی بە بەرد لە مەسرور بارزانی مەسعود بارزانی دەدەم ئەگە خەڵک لە پشتم بین. تەسلیمیان نەبوو. لەو ڕوانگەوە گرتیان تۆمەتی داعشیانەوە دروست کرد. ئینتیمای نەبووە، چیرۆکەی دروستکراو بووە 12 ساڵ و 6 تێپەڕاندیە 6 مایە. من دوێنێ بەیانی شتێکم تۆمار کرد لۆ ئێوارە ڕامگەیان، ینی پەیوەندیم بە یەکێک لە خانەوادەکەی کرد، پێم گوت شتێکی وا هەیە و تشتیوان نییە، هیچ ئەسڵ و ئەساسی نییە، تا ئێستا خەبەر نەگەیشتە دەست ئێمە کە ئازاد دەکری. من بەرپرسم لەوەی خانەوادەکەی لە هەولێرە، ئەوی فشە دەکە ئەوە دەکەوەتەوە لە هەولێرن خۆ دیارن بەو زانیاریشتان، ینی کەمترین خەڵک لەو 6 ساڵەی ئاوڕی لە ماڵی مامۆستا داوەتەوە خەڵک زیاتر مزایدا قسە دەکاتن دەبێت وابێەوە بە تایبەتی و ئیسلامیانە. بەس پێم بڵێن تستان دەبوو کرد لەو 6 ساڵە. بەس من لە بەوەم نییە لە چرکە ساتی یەکەمەوە ئەوە پەیجی کۆنی عەبدەی شوباتێک کە من لە ڕێی خانەوادەکەی ئێوە زانیارانە لە هەموو ئەوەکانیش باسییان دەکەم. ئەوە لە ئەو کاتش ئەوما کرد. بەرحاڵ بێمەسە هیچ خەبەریان نەبووە. دوێنێ شەو هەواڵێک بە ماڵەکەی گوتی بڕیارێکی وا هەیە ئازاد بکری، بڕیارێکی وا هەیە مامۆستا ئیسماعیل سووسەی هەوڵی ئازادکردنی بدرێ. بەڵام ئەو بەڵامە گرنگە، هەندێک شتێ پێی پڕ دەکەنەوە، ئیتر ئەو پڕکردنەوانە دەیکات نایکە. ئەمە قسە ناکەم لێرە، تەعاهودەکە پێی پڕ دەکەنەوە، نازانم دەیکا نایکە و ناوەڕۆکەکەی بنەسیە، بەس بێگومان پارتیەک تەعاهودەک بە یەکێک پڕ بکاتەوە دەبێت چ بێت. شتێکی خراپە پێی پڕ دەکاتەوە. مامۆستا ئیسماعیل سووسەی ڕۆژی تەندروستی خراپە و موعامەرەی لەسەر بوو. 3 کەسە ناو سزن لۆگۆن شێروانی عەبدوڕەحمانی ئەوی تۆمەتبارە بە کوشتنی قونسڵ و زائیدەن ئەوە
مامۆستا ئیسماعیل سوسەی کاریگەریانە سە خەڵک هەیە بۆیە هەوڵی سوکایەتیان زۆر پێدا من بەرپرسم لەو شتانە لەبەرێ دەزانم سەرچاوەکان چییە پارتی دەنگۆیەکی بڵاو کردیتەوە کە یعنی ئەو شتە هەیە لە گۆڕێ وە بەعای خێزانەکەشی بنەماڵەکانیشیان گوتیە تا دوێنێ بەیانی بنەماڵەکەیان نەیزانیە دوێنە شەو دەرەجەیەکەکەی زانیت پێیان گوتیە بڕیارێکی وا هەیە کاچ خۆم بۆت باز دەکەم خۆ تو ئەگەر لە جێ خۆ یاریەکە دی ڕاست نەکرد ئەوە تە خانەوادەکە بڕۆ لێ پرسە برێ دوێنێ دەتانزانی من قسەی خانەوادەی دەکەم قسەی پارتێکی ناکەم قسەی خەڵکەشکە ناکەم یعنی چ دەڵێن چ ناڵێن خەڵکەشکیان خەبەریان دەدەنێ ئەوانە هەر یەکەمان ئازادین خەبەری خۆمانە بڵاو دەکەینەوە من لە زاری سەرچاوەکەیەوە بنەماڵەی کە قەچی ئەو لێرن دەیان ناسین چاردەوروبەریان پرسیتم دوێنێ هیچ نەبوو خەڵکەشکە وای زانێ لە پارتی یان زانیاری درایتە کەسەشکە ئەوە ئازادە خۆ ئەوە شەڕ نییە هەر کەسەمان ئازادی من بزانم تا ئێستا بەر نەبووە و تەحەداش دەکەم ئەگە بەربی هاوڕێیان لە بەوەم نییە یەکەم شوێن مەسەن ڕوودا و باسەکە NRT بازەکە ئەوانە کە یعنی لەسەریان دەکەوێت خەبەرەشی درۆ تۆ حەقت نەبی پەیزێک بۆ خۆی خەبەرێک بڵاو دەکاتەوە مێشک دەکاتە گامێشانی هەمووی وایە هەین بڕۆ سوسیال هەشنۆ پەیجان لۆ نردن ئازاد کرایە بەن بەو برادەرەی کە نزیکیانە وتم کاکەوە دەرێ ئازاد کرای وتی تەحەداکە باشە بەڵام ڕەنگی نیو سەعات کە ئازاد بکرێ نیو سەعات کە ڕەنگی ئازاد بکرێ باسە ینی ئێستا لە گژینە ئایا مامۆستا ئەو ئەوراقانەی دەیدێت پارتی ئیمزا دەکە یان نا ئیمزای کە ڕەنگی سعاتش کە بەربدری و ڕەنگیشبی تەخیر بکریان بەرنەدری ئەوە لە گۆڕێدا هەیە هەموو کات پارتیش کە شتێک بی یەکەمجا فرێ دەدەن دوو هەفتە لەمە بەرە ئەو قسە هەیە خۆ ئەو ڕۆ نییە بەڕێزانە یعنی من دوو هەفتە لەمە بەر چێمێ بۆیە دوێنێ هاتم قسەم کرد لەسەری خۆ ئەو ڕۆ نییە کە باز دەکری ئیسماعیل سوسێ ئازاد نەکرا براکەم ئەگەر کەی ینی لە بەوەم نییە NRT بڵاوی کردەوە ڕوودا و بڵاوی کردەوە من لەگەڵتاندا پەیجی سۆسیال میدیایی هی هەمومان بەو قەربارە نییە هەندە میدیا هەیە کە کردی لێدوان لە حکوومەت وەردەگری کە ڕایگەیان ئەوانش دیارە قابلی غەڵەت مەسەن NRT کە ڕایگەیان دڵنیا بە 100% دەدەستیە من نامێ برێم ڕوودا بەنمونە کە تا ڕانەگەێنرێ هەمووی قسەیە ئەوەی ئەمن بزانم ئەوە براکەی هەیە براکەم ئەوە خانەوادەی هەیە بڕۆ لێی پرسم برێ ئازاد کرایە یان نا ئازاد نەکرا بە هیواشم ئازاد بکرێ ڕەوشی تەندروستی خراپە کاچ خۆم هیوادارم مامۆستا ئیسماعیل ئازاد بکرێ با خەبەرەکەی مە ناڕاستپی ئەو یەک دوو تخوا برادەران هەندێک شت ئینسان کە یەکێک شتەکی نووسی یەکێک شتەکی گوت بڕۆ سەر جێی لێ ڕابگرە زۆر کەس بەم دەڵێ گوتی تا ئازاد ناکرێ ڤیدیۆی کۆرم هەیە ئەوتە لێرەیە لەو پەیجێ بڕۆ تەماشاکە بڵێ ئازاد کرایان نووسیتم قەت ئازاد ناکرێ من وتم لە زاری خانەوادەی بە من گوترایە ئازاد نەکرایە هیچ دەنگۆی ویان جێ نەبووە و ڕەوشی خراپە ئێستاش بەرپرسم ڕەوش تەندروستیشی خراپە کە بەریش بدرێ هەر وەزعی باش ناپی بۆ زانیاریتان لەوانە هەموو بەرپرسم بەڵام لە یەک سەعاتە مەسعود بارزانی بری ئازادی دەکەین دەکرێت ینی بەجددیمە بەس بڵێن ئازادیشی دەکەن ئازاد نەکرایە تا ئێستا نەکرا تا نیو سەعات لەمەوبەر دوای من لە ماوەی ئەو نیو سەعاتەی بکرێ بەس تەحەدا دەکەم کە پێشترێ کرابی ئەوەش دەڵێم کاکە کەس لە بنەماڵەکەی نزیکتر نییە بە قوربان ببورن ئەو ڕۆژ لای ماوە دوو دەقە بارانە و دەقەیەک ئەوەیە ئازاد ینی ئازاد نەکرایە بەڵام دەنگۆ هەیە ڕاستە هەوڵ هەیە کە ئازادی بکەن بە بنەماڵەکەی دوێنێ شەو گوترایە من کەەوە قسە دەکەم هەزاران هەولێری هەنا جێری ڕادەگرن بڕۆن بزانەوە ئەمن دوێنێ لە سەزاری خانەوە دەکەی وتم هیچ شتی وا لە گۆڕێ نییە وەزعیشی خراپ فعلان شێروان وەزعی زۆر خراپە عەبدوڕەحمان و مامۆستا ئیسماعیل سوسەیی وەرە مامۆستا ئیسماعیل ڕەوشی تەندروستیشی باش نییە خاڵەکی کۆتایی دەمێ بڵێم هاوڕێیان دوایین شت دوایین کۆتایی بەر بدرێ ینی بەڕاستی نازانم چۆن بەردەدرێ دەبی لێبوردنێکی گشتی تایبەتی لۆ دەربکرێ چکۆ حکم درایە 12 ساڵ حکم درایە 6 مایە 6 ساڵ حکم بووە دەبێنە چیروان بارزانی بڕیارێک لێبوردنەش تایبەتی بۆ دەربکە
دەیکا نایکە من نازانم دەرچووە دەرنەچووە نازانم 6 ساڵی مایە ئەوە نییە زیندانشی ئاسایی بێ ئەوە حکم درایە هەتا حکم نەدرێ بەڵێ دەکرێ بە بەسیتی بەربدرێ بەس کە 6 ساڵی مابی دەبی لێبوردنەچی هەرە تایبەتی لۆ دەربکری من ئەو دوو جملەیە ئێستا لەی بەرپرسم ئەوە دەشکری هاوڕێن کورد ئەمە خەبەرە خەڵکە دێ بەس من هەموو کات خانەوادەگانم بڕوا بکەی و هونەر ڕەشیداغەش کە سەعات یەکەم و دوم بوو لە زاری براکەی خۆی گوتبووی براکەم ماوەیەکە ناشتیشمان ئەمە قوڕی چێ بکەم براکەی لە هونەری درۆزنترە یعنی قوڕی شێر لەسەری خۆ بکەم کە برای خۆی لێ دوانی وابدا و داوای لێبوردنیشم کرد لەگەڵ هەموو ئەوەش غەڵەت بوو بەڵام ئەو خەبەرتان پێ بڵێم هونەر مانگ نییە جارێک کۆمەڵێک ئاسایش بارزان قەساب نەینێرتە ژۆرێ تیر و پڕی نەکوتن دەڵێن ئەها بۆ شەڕ و نەگونجان و ئەوانەی لە هونەریاندا دەیبەنە ژووری تایبەت وایە ژووری ئینفرادی دێنە دەرێ و ئازادیان دەکەن مانگەشکە وەزبەشکە دەنێن هەموو مانجێ لێی دەدەن بەس لۆ ئیهانەش کاتێکی خۆش هاوڕێیان بە هیوای ئازادکردنی مامۆستا ئیسماعیل سوسەی لەبەرەوەی زۆر بەناحەق 6 ساڵی بردەسەر و بە هیوای ئازادی شێروانیش کە مزایقەی زۆر دەکەن من ئەوەی دەزانم کاک شێروانیش مزایقەی زۆر دەکرێتن و هەموو ئەو خەڵکانی تر لە ژوورێن لێبوردنێکی گشتی بۆ ئەو خەڵکە دەربکرێت تاوانە ینی دەیان کەسە و ژۆرەیە غەدری لێ دەکرن کاتێکی خۆش